کۆبوونەوەی لیژنەی باڵای بە دووەداچوونی هەڵۆشانەوەی گرێبەستە کشت و کاڵەکانی تعریبە. تەوەری کۆبوونەوە ئەو زەویانەیە کە لە چوارچێوەی تعریبدا لە کورد و تورکمانەکان وەرگیراونەتەوە و درانە هاوردەکان. ئێستا هەنگاوەکردارەکان دەستیان پێکردووە بۆ هەڵۆشانەوەی گرێبەستی هاوردەکان. هەندێک لەو فەلاح و جوتیارانەی خۆمان کە هەن گرێبەستەکانیان هەڵوەشراوەتەوە عەرەب تەحویزی وەرگرتووە لە بری ئەوە، بەڵام لە ڕووە قانون و یاسایەکە تا ئێستا شتێکی بۆ نەکراوە، یعنی مستەمسەکیی ڕسمی بەدەستەوە نییە بڵێ ئەرزەکە گەڕاوەتەوە بۆ خۆم. بۆیە ئالێتەکە ئەوە بوو چۆن ئێمە بتوانین وزارەی دادژبێنین ناو بابەتەکە بۆ ئەوەی کەوا سوورەتقەی دروستکەن و کار بۆ ئەو بابەتە بکەن. ئەمان داوای مۆڵەتێکی چەند ڕۆژێکیان کردو بۆی ئالەتێکدا بنێن چۆن ئەرزەکە بگەڕێنەوە. من لێرەوە داوا دەکەم لە جوتیارەکانی خۆمان بە تایبەتی ئەوانەی کە لە منطقەی پەڵکانن لە منطقەکانی تر، ئەوانەی کە گرێبەستەکانیان با بڵین بە گرێبەستی شعونی شیمان ناسراوە بە ئیتفا ناسراوە، دەتوانن بێنە لای ئێمە بڵێ تاکو ئێستا ئەرزەکانمان نەگەڕاوەتەوە بێنە ئۆفیسی ئێمە. لەگەڵ هەنگاوەکانی هەڵۆشانەوەی گرێبەستەکان، هاوردەکانیش بەردەوامن لە هەوڵدان بۆ دەست بە سەرداگرتنی زەویزاری کورد. دوێنێکە لە هەوڵێکی تریان هەڵیان کوتایە سەرگوندی شەناغا. وێڕایەوەی ڕێکاری هەڵۆشانەوەکان لە کەرکووک تەواو کراوە، ئێستا ماوەتەوە لە بەغداوە بڕیاری کۆتایی بۆ دەربچێت. ئێمە زۆر دڵمان خۆش بۆەوەی کە هەموو عەقدی عەرەبەکان هەڵدەوەشێتەوە و لە کۆبنەوەکەی لەگەڵ نوێنەری جوتیارانی کورد و تورکمان ئەو بەڵێنەشی پێداین کە هەموو ئەو عەقدانەی لە سنووری کەرکووکە بە ئەوانەی کە لە حیزامی ئەمنی کراوە، ئەوانەی کە مەبەستی تعریب کراوە هەمویان هەڵدەوەشێتەوە. بەڵام ئێستا لە بواری جێبەجێکردنەوە تەنها ئەو عەقدانە هەڵدەوەشێتەوە کە لەسەر زەوی ئەتفاکانە. بۆیە داوا لە بەڕێز هادی عامری دەکەین و لە لێژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 دەکەین کە بە زووترین کات هەموو عەقدەکان هەڵبۆشێتەوە ئاسەواری تعریب لە کەرکووک بسڕنەوە. کۆی گشتی زەوێ داگیرکراوەکان کە گرێبەستیان بۆ کراوە 285,000 دۆنمە لە سەرناوی کورد و تورکمان لادراوە و کراوەتە سەرناوی هاوردەکان. 2878 گرێبەست بۆ عەرەبەکان لەسەر ئەو زەویانە کراوە. بە پێی بڕیارەکەی هادی عامری دەبێت سەرجەمیان هەڵبۆشێنرێنەوە و ئەوەی دەمێنێتەوە 300,000 دۆنم زەویە کە پێویستە پەرلەمانی عێراق بە بڕیارێک بیگەڕێنێتەوە بۆ کورد و تورکمانەکانی کەرکووک. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.